بۆ ڕزگارکردنی قەوارەی دەستوری هەرێمی کوردستان لەو داگیرکاریە ئیقلیمی ڕوبەڕووی بۆتەوە بۆ بەرگرتن لەو ئاژبەتاڵە سیاسی و کارگێڕەی دەسەڵاتی شکست خواردووی پارتی و یەکێتی تووشی خەڵک و خاکی هەرێمی کوردستان و ئەزموونی فیدراڵی لەم بەشەی کوردستان کردووە. کۆمەڵی ئیسلامی کوردستان هۆشداری تیاچوونی دەستکەوتەکانەدات و داواش دەکا هەرچی زووە کۆتایی بەم مۆدێلە لە دەسەڵات بێنرێت و لە جێگەی تا حکوومەتێکی ڕەشید لەسەر بنەمای دادگەری کۆمەڵایەتی و سیاسی دروست بکرێ کە هەرێمی کوردستان و خەڵکەکەی لەم قۆناغە سەختە دەرباز بکە. نزیک بە 30 ساڵە دوو هێزی سیاسی دەسەڵاتێکیان لە باشووری کوردستان بە ناوی حکوومەت دروست کردووە. دەسەڵاتێک کە بە 500,000 چەکدارەوە توانای پاراستنی سنوورەکانی خۆشی نییە. بە 4 دەواازەی نێودەوڵەتی و دەیان دەواازەی لاوەشی و داهاتێکی زەبەلاحی ناوخۆ و فرۆشی 500,000 بەرمیل نەوتی ڕۆژانەوە توانای دابەشکردنی موچەیەکی نییە. بە سەرچاوەیەکی دەوڵەمەندی نەوت و گازەوە هێشتا کارەبا بۆ تەمەتەڵ و دەسەوسانە لە دابینکردنی چەند سەعاتێک کارەبا بۆ خەڵک. بەرزبوونەوەی ئاستی بێکاری و هەژاری و برسێتیش لەولاوە بووە سێکە ژیانی لە خەڵک تەواو هەراسان کردووە و دەیان هەزار خێزان بە ئەستەم نانی ژەمێکیان دەست دەکەوێ. لە بەرامبەریشدا سەرانی دەسەڵات لە ڕێگەی سامانی گشتی و داهاتی دزراوی خەڵک شاهانە دەژین و ئەوەی لە بیر و مێشکیاندا نیە سەختی گوزەرانی خەڵکو و ئەو کارە ساتەیە کە کۆمەڵگەی تێکەوتووە. بۆ کۆتایی هێنان بەم شێوازە لە حکومڕانی کۆمەڵی ئیسلامی کوردستان داوای یەکخستنی هەوڵی دڵسۆزانە و زیادکردنی فشار و ناڕەزایەتیە میلی و سیاسەکانەکە لە پێناو دروستکردنی شێوازێکی نوێ لە حکومڕانی کە لەسەر بنەمای دادپەروەری دامەزرابێ. حکوومەتێک کە دامەزراوەکانی نیشتیمانی بن و دەستی حیزب و کۆمپانیەکانی حیزب لە گیرفان و گەرویدا نەبێ. لە دیدی کۆمەڵی ئیسلامی کوردستاندا پەرلەمان بەرزترین دەسەڵاتی یاسادانان و چاودێریە و پێویستە شکۆی بۆ بگەڕێتەوە و لە هەژمونی حیزب و بەرژەوەندەکانی دەربهێنرێت و بەکردار نوێنەرایەتی خواستەکانی خەڵک بکە نەک پارێزەری بەرژەوەندی و پاوانخوازی حیزب و بنەماڵە سیاسەکان بێت و بەردەوامی ئەم جۆرە لە پەرلەمان کە هیچ پەیوەندێکی بەخواستی خەڵک و دەسەڵاتی چاودێری و لێپرسینەوە نەماوە ئاستی بێزاری و بێهیوایی لەلای خەڵک بەرز دەکاتەوە و خەڵک و کۆمەڵگە ناچار بە بژاردەی دیکە دەکا بۆ گۆڕانکاری جیا لە ڕێگەی هەڵبژاردن و سندوقەکانی دەنگدان. کۆمەڵی ئیسلامی کوردستان هۆشداری دروستکردنی دەسەڵاتێکی ئەمنی سەرکوتکەر دەدا کە ئاماژەکانی لە هەرێمی کوردستان دەرکەوتووە پێی وایە کۆنتڕۆڵکردنی حکوومەت لەلایەن عەقڵێتێکی ئەمنی سنووری ئازادیەکانی خەڵک بە تەواوی بەرتەسک دەبێتەوە و لە بری چارەسەری کێشەی خەڵک و هێنانەدی خواستەکانیان بۆ بێدەنگکردنی کۆمەڵگە و ناڕەزایەتەکانی خەڵک پەنا بۆ پاکتاوکردن و دەستگیرکردن و تۆقاندرە برێ کە ئەمە خەتەرناکترین جۆری حکومڕانیە و مەترسیەکانی لە گەندەڵی زۆر زیاترە. لە تێڕوانینی کۆمەڵی ئیسلامی کوردستاندا ئەم دەسەڵاتی ئێستا کە حکوومەتی هەرێم بەڕێوە دەبا بۆ ئەوە ناشێت پشتیوانی بکرێت و بەڕاشکاوی دەڵێ ناتوانێت لە ئاستی خزمەتکردنی خەڵکدا بێ. بۆیە هەر لە سەرەتاوە ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕایگەیاندبوو ئەم حکوومەتە بەهی ئەوە نازانین کە بەشداری تێدا بکەین. گەیشتمە و قەناعەتەی ئەو کابینەی نوێمە شایستەی ئەوە نییە کۆمەڵی ئیسلامی تێدا بەشدار بێ. چونکە کوردواری خۆمان دەڵێن چێشتی خۆش لەبەرەوە دیارە.